خوای پەروەردگار ناردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و پەیامەکەی بە سێ شت ناو ئەبا بۆ هەر کەسێک لە ئێمە زۆر پێویستە. یەکەم بە نور ناوی ئەبا، دووەم بە ڕوح ناوی ئەبا. نور و ڕوح یەکسانە بە ژیان. هەر کەسێک ڕۆشنایی نەبێت، بەرچاوڕوونی نەبێت، بەردەمی خۆی نەبینێ بەدەما ئەکەوێ. و هەر کەسێکیش ڕوحی نەبوو، ئێستا من لەسەر ئەم مینبەرە لارەوە بووم، قابیلی من کوێیە؟ ناو کفنەکە و گۆڕستان. هەمومان شخصیەتمان بە ڕوحمانەوەیە و هەمووشمان شخصیەتمان بەو بەرچە. خەڵک پێدەڵێ ئەرێ کاکە تۆ چاوت نەبوو، نەتبینی کابرا فێڵبازە، نەتبینی ئەو ڕێیە تاریکە، نەتزانی. بۆیە بەرچاوڕوونی و ڕوح یەکسانە بە ژیان. خۆشەویستان، خوای پەروەردگاریش سبحانه وتعالى لە قورئانە فەرمێ ئەوە من كان ميتا فأحييناه وجعلنا له نورا يمشي به في الناس كمن مثله في الظلمات ليس بخارج منها كذلك زين للكافرين ما كانوا يعملون. خۆشەویستان، پەروەردگارە فەرمێ ئەوە من كان ميتا، ئای ئەو کەسە نابینی کە مردووە، یعنی ئینسان بەبێ نوری ئیسلام و نبووەت مردووە. یعنی تۆ کەی زیندوو بوویتەوە؟ لە دوای شەهادەی لا ئیلاهە ئیلا الله. و ئەو کەسانەشی کە بوونەتە موسڵمان لە وڵاتە پێشکەوتەکان، بڕۆ دەمیان بکەرەوە بزە ئەڵێن چی؟ ئەڵێ ئێمە بووینەتە موسڵمان ئیسراحەتمان کردووە، بووینەتە موسڵمان ئەزانین ژیان چییە. پێشتر موسڵمان نەبووم، زۆر لەگەڵ دایکە بێ باوەڕەکەم خراپبووم، ئێستاکە زۆر باشم لەگەڵی. نور ئەو نورەیە کە ئەڵڵا ئەیدا بە ئینسان زیندوی ئەکاتەوە. ئەفەرمێ فەئەحیەیناه، لە دوای ئەوەی کە مردبوو زنومان کردەوە. وجعلنا له نورا، ئێمە نورمان پێبەخشیوە. یەمشی به فی الناس. والله برام ئەگەر تۆ لەسەر ڕێگەی حەق بی، هەموو عالم شیرک بکە، تۆ هیچ گوێت لێ نییە. سەیری پێغەمبەر کە صلی الله عليه وسلم، هەموو ڕئیس عەشرەتی قبیلەکەی خۆی کە قوڕەیشە، ئیسە زۆر کەس ئەڵێ والله کاکە ئەم دینە دینی عەرەبە، ئێمە چی حەقمان هەیە بە دینی عەرەبەوە؟ نابرام، دینی عەرەب نەبوو. عەرەب زۆر هەوڵیدا لە مودەی 13 ساڵە ئیستیئصالی ئیسلام کا لە ڕەگدەریکە، نێڵێ بگاتە هیچ کەسێک. و 10 ساڵیش دوای ئەوە، لە دوای هیجرەت شوێن نەما سەنادیدەکانی قوڕەیش شوێنی پێغەمبەر نەکەون صلی الله عليه وسلم، و بۆسەیان بۆ دانەنن، و تەنها 10,000 نەفەریان کۆ کردو چوونە سەر مەدینە، مەدینەیەکی کەم 2,000-3,000 نەفەری تیا بوو. بۆیە خۆشەویستان، وجعلنا له نورا يمشي به في الناس. هەموو سەنادیدەکان کۆ بنۆچنە لای ئەبوو طالیب، ئەڵێ نەی ئەبوو طالیب ژنی ئەوێ ژنی ئەدەینێ، پارەی ئەوێ پارەی ئەدەینێ، کلیلی کەعبەی ئەدەینێ. باوکم دەست ناکەینە ئاوا بەبێ پرس و ڕاوێژی برازاکەیت و ئەیکەینە مەلیکی خۆمان، هەچی ژنی جوانمان هەیە، کچی جوانمان هەیە، هەمووی ئەدەینێ. ئەچین لە ناو عەرەبا، لە ناو فارسا، لە ناو ڕۆما ئافرەتی جوانی بۆ ئەهێنین، هەرچی ئەوێ بۆی ئەکەین. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ والله بۆ ئەوەی بزانی مامە گیان، هەتا وەکو لەمەش زیاتر بچن خۆر بێنە لای دەستی ڕاستم و مانگ بخەنە لای دەستی چەپم، یعنی ئیش نەک ئیشی زەوی، ژن و پارە و کۆمەڵی ئیمتیازاتی بچوو کلیلی کەعبە، بەڵکو ئیشی ئاسمانم بدەنە دەسەوە، واللهی ئەم ڕێگەیە تەرک ناکەم. ئەوە کوا ئێمە لەکوێی ئەم بیر و باوەڕێین؟ کاکە تۆ ئەگەر لەسەر ئەو نوری هیدایەتە بی، یەمشی به فی الناس، لەناو خەڵکییا پێی بڕۆی، ئەڵێن ماشا ئەڵڵا پیاوێکی بەدینە، 20 دانە ساڵە ئەم زەلامە نەکەم ئەکانە زیاد. چەند خۆشە ئینسان ئەو نورەی هەبێ. بەڵام حیمدلحانیە کوردوتەنی پەرژینی قایم بێ لە ڕووتان، هەر ڕۆژی لەسەر خەتێک و لەسەر پەتێ، هەر ڕۆژی بە شێوازێ قسەکردن، هەر ڕۆژی لەگەڵ کەسێکە، هەر ڕۆژی بە شێوازێ، واللهی خەڵکە لێ بابە بەخوا ئەمە سەری لە خۆی تێکدا و سەریش لە خەڵک تێکەدا. بۆیە خۆشەویستان، ئینسان کە نوری ئیسلامی پێبوو، کە نوری نبووەت و سنەتی پێبوو، لە ناو خەڵکیە ئەڕوا و کێشەی نییە خەڵک چی ئەکا. من ئەمەم پێت ئەڵێم وەری ئەگری، سەر و سەر چاومەرشی ناگری، خۆت ئازادی وەری مەگرە. يمشي به في الناس، بويا أم إسلاما بنور لقلم دراوة كمن مثله في ظلمات ليس بخارج منها. وكو كسيك وايا الرقا كنازاني لناو تاريخيا أجي، لناو جيجا وايا نازاني الرقاي حق راستي كامية، نازاني الرقاي باطل كامية. کوردوتەنی دۆست و دوژمنی خۆی لە یەک ناکاتەوە. بۆیە پەروەردگار بەو شێوازە ژیانی بێباوەڕان و نەزان و نەفامەکانی جوان کردووە، بەو شێوازەی کە ئیش ئەکەن.